دوای ئەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسایەکیان دەرکرد، یاسای هەمواری یەکەمی ئەنجومەنی پارێزگاکان. ئەو یاسایە کۆمەڵێک کەم و کوڕی تێدا بوو، بە تایبەت لە مادەی 12 و 16 کە مافی هاوڵاتیانی کورد لەو یاسایە بێبەشکرا بوو لە دەنگدان. ئێمە وەکو لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوە لە پەرلەمان تانەمان لەسەر ئەو یاسایە تۆمار کرد. ڕۆژی تانەکەشمان 15/9/2019 بوو لە دادگای ئیتحادی باڵای عێراق. خۆشبەختانە ئەمڕۆ داوای تانەکەی ئێمە بوو، جگە لە تانەی لیژنەی ناوچە کوردستانیەکان چەند لایەنێکی سیاسی تریش تانیان لەسەر هەمان یاسا تۆمار کرده بوو. لە سەرەتادا بڕیاروا بوو تانەکان ڕۆژی داواکە هەمووی لە یەک ڕۆژدا بکرێت، چکە هەمووی یەک تانەیە لەسەر یەک یاسا. بەڵام دوای دیراسەکردنی دادگای ئیتحادی باڵا لەسەر تانەکان بڕیاریدا تانەی لیژنەکەی ئێمە بێنێتە پێشەوە کە ئەمڕۆ ڕۆژی داواکە بوو. ئێمە لە لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم یەکسەر دوای دەرچوونی یاساکە کۆبوونەوەیەکی پەپەلەمان کرد. خوێندنەوەیەکمان بۆ ناوەڕۆکی مادە و بڕگەکانی یاساکە کرد، بۆمان دەرکەوت جێبەجێکردنی ئەو هەمواری یاسایە بە زیانی ناوچە کوردستانیەکان دەشکێتەوە. هەروەها بۆمان دەرکەوت کە ئەو یاسایە چەندین مادە و بڕگەی تێدایە کە ناکۆکە لەگەڵ مادە و بڕگەکانی دەستور. دوای دیاریکردنی بەشێکی زۆری ئەو مادە و بڕگانە، یاساکە ناکۆکە و دەقەکانی دەستور لەگەڵی هاوتانین. لیژنەکەمان پێشنیاری کرد کە پارێزەرێک دیاری بکرێت بۆ ئەوەی لەبەرکرد و ئامادەی هەموو پاڵپشتێکیان کردین لە پێناو سەرکەوتنی ئێمە لەو شەڕە یاساییەدا. ئەوە بوو بریکارنامە لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پارێزەرێک درا بۆ تانەگرتن لەم یاسایە. خۆشبەختانە و بە خۆشحاڵیەکی زۆرەوە ئەمڕۆ ڕۆژی داوای تانەکەمان بوو و ئێمە توانیمان براوەی ئەو تانەیە بین کە لە دادگای ئیتحادی باڵا تۆمارمان کردبوو. مادەی 12، مادەی 16، مادەی 17 لەو یاسایە هەڵوەشێنرایەوە. مادەی 12 تێدا باس لە فۆرمی خۆراک لەگەڵ ناوی دەنگدەران دەکات. لە سجلی دەنگدەران ئەگەر هاتوو متابق نەبێت ناتوانێت دەنگ بدات، ئەوە هەڵوەشایەوە، چونکە کۆمیسیۆنی هەڵبژاردن ناوی دەنگدەران لە سجلی تۆماری دەنگدەران تۆمار دەکات. مادەی 16 باسی لەوە دەکرد کە ئاوارەکان ئەگەر هاتوو لە ناو پارێزگای خۆیان نەبوون نەتوانن دەنگ بدەن. ئەو مادەیەش هەڵوەشێنرایەوە، چونکە خۆتان دەزانن ئێستا ئاوارەیەکی زۆر لە پارێزگاکانی خۆیان نیشتەجێنین، بۆیە مافیان نەدەبوو کە دەنگ بدەن. ئەو مادەیەش هەڵوەشێنرایەوە. مادەی 17 کە تانەمان لەوەشدا بوو، ئەوان ئیجباریان کردووە لەو یاسایە کە دەبێت بە ئیجباری دەنگ بدرێت، بەڵام ئەوە زدی دەستورە، چونکە دەنگدان مافە ئیجباری نییە. و خۆشبەختانە لە کۆی نۆ دادوەر ئەمڕۆ لە دادگا هەشتیان ڕەزامەند بۆ و یەکیان دژی ئەو تانەیە ئێمە بۆ و توانیمان براوەی ئەو تانەیە بین. لێرەوە وەکو لیژنەی ناوچە کوردستانیەکان کە خۆمان بە نوێنەری خەڵکی ناوچە کوردستانیەکان دەزانین، پیرۆزباییەکی گەرمیان ئاراستە دەکەین و پێیان ڕادەگەینین کە ئێمە بە هەموو شێوەیەک لە پشت ئێوەین و بەڕێکارە یاساییەکان ئێمە مافی ئێوە دەستەبەر دەکەین و خۆشبەختانە توانیمان دەنگی دەیان هەزار کەسی هاوڵاتی ناوچە کوردستانیەکان بگەڕێنینەوە مافی دەنگدانیان نەفەوتێت. بەڵێ خۆشبەختانە ئەو مادانەی کە ئێمە سکاڵامان لەسەری هەبوو هەمویان هەڵوەشاوەتەوە. مادەی 12 و 16 و 17 بوو کە ئاماژەم پێ کرد. نەخێر، ئێستا بە هەموو شێوەیەک هاوڵاتیان دەتوانن مافی خۆیانە و کە دەنگی خۆیان بدەن.